تاوەری تەندروستی سمارت بە بۆنەی ڕۆژی جیهانی وشارکردنەوەی نەخۆشیە شێرپەنجەیەکانی ژنان هەستان بە چەند چالاکیەک کە لێرەدا چەند پزیشکێکی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان بەشدار بوون بە پێشکەشکردنی چەند وانەیەک چەند لێکچەرێکی سوودبەخش کە هیوادارم جێگەی سوود بوو بێ بە هەموو لایەک. نەخۆشخانەی سمارت ئێستاوە بەوەی کە مەجموعەی دکتۆری ژنان و مناڵبوون و ئەوانەی کە شێرپەنجەی ژنان و مناڵبوون و ئەمانە چارەسەرەکەن خۆی کردوونەتەوە. ئیشێکی باشە لە هەموو عێراقەوە لە دەرەوەی وڵاتیش بعضی بامەسان هێناوە محازەراڵێنەوە. دەستخۆشیان لێ یەکەین، هیوادارین هەموو کەسێک هەموو خستەخانەکان بەم شێوەیە هەڵسن بۆ ئەوی بتوانین لە ئاستێکی پێشکەوتووە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. سمارت وەرچەرخانە.